سڵاتان لە بێبەرزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک لە پاش ڕووداوەکانی کۆبانەوە ئەوەی کە دەوترێت لە ئێستادا چوارپارچەی کوردستان جۆرێک لە یەکخێتابی یەکدەنگیان هەبوو بەرامبەر بە کۆبانێ بەرامبەر بە ڕووداوەکانی ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا پەرلەمانی کوردستان بڕیاییدا کە هێزی پێشمەرگە بنێردرێت بۆ کۆبانێ دیسانەوە قسە لەسەرەوە کرایەوە کە ئەمە پەیامێکی هەموو لایەنە سیاسی کوردیەکانە بۆی کە یەک ریزن یەک دەنگن بەرامبەر بە کۆبانێ و چەند کێشەیەکی وەلانە لەوانە کە پێشتر حکوومەتی هەرێم تێبینی هەبوو ڕخنەی هەبوو لە شێوازی بەڕێوەبردننی کانتۆنەکانی ڕۆژئاوای کوردستان لە ئێستادا ئەم یەک ریزی کە باز دەکرێت بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵک ڕوودا و ڕوویاندا لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان کە لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان لە پارێزگای دهۆک لە شاری دهۆک لە باشووری کوردستان کۆبوونەوە ساڵح مسلم لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستاندا کۆبووەوە ئەم کۆبوونەوانە کە لایەنە سیاسەکان ڕۆژئاوای کوردستان بۆ ماوەی هەفتەیە کۆبوونەوە دواتر کۆمەڵک بڕیاریاندا بەوانەی کە لیژنەیەکی هاوبەش هەبێ بۆ بەڕێوەبردننی کانتۆنەکان و هێزی هاوبەش هەبێ لەو ناوچانە و لە ئێستادا ئەوەی کە پەیوەندی هەیە بە ناردنی هێزی پێشمەرگە بۆ ڕۆژئاوای کوردستان ئەمە بڕیارێک بوو پەرلەمانی کوردستان دەری کرد لە پاش ناردنی چەک بۆ کۆبانێ هەرچەندە لێرە و لەوێ کۆمەڵێک ملنیانەی هەبوو لێدوانی دژبەیەک هەبوو بەڵام لە کۆتاییدا هەموو لایەنە سیاسەکان پشگیری خۆیان بۆ کۆبانێ دەربڕی بەوەی کە یەکدەنگن یەک خەتابیان هەیە بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان. دیارە ئەمڕۆ لە سەر پرسە پەیوەندیدارەکانی ڕۆژئاوای کوردستان وەفدی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا سەردانی سلێمانیان کرد و لە یەکەم سەردانیاندا بۆ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دواتر سەردانی مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیان کرد لە شاری سلێمانی و ئەم سەردانانە لە پاش ئەوە دێت کە لە دوا کۆبوونەوەی لایەنە سیاسەکانی ڕۆژئاوای کوردستان لە دهۆک ئەو ڕێکەوتنانی کە کران سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان پرسی ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی ڕووداوەکانی کۆبانێ ئەو بڕیارانەی کە دەرکران لەوانە دیارە دوای 9 ڕۆژ لە کۆبوونەوە بوو لە شاری دهۆک لایەنەکانی ڕۆژئاوای کوردستان کە لە ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە و تەفگەری جڤاکی دیموکراتیک تەفدەم پێک دێن کۆمەڵێک ڕێکەوتنیان کرد لەوانە دروستکردنی ئەنجومەنێکی هاوبەش بۆ بەڕێوەبردننی کارەکانی ڕۆژئاوای کوردستان و دروستکردنی هێزی هاوبەش لەو ناوچانە پێشتر ڕخنە هەبوو لەوەی کە شێوازی بەڕێوەبردننی کانتۆنەکان بە شێوەیەک لە شێوەکان قۆڕق کرابوو بۆ پەیەدا ئەمە ڕخنەی لایەنێکی سیاسی بوو لایەنە سیاسەکانی تر بە جۆرێک لە جۆرەکان هاودەنگ بوون لەگەڵ چۆنیتی بەڕێوەبردننی کانتۆنەکان لە ئێستادا ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی کرا لە نێوان لایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان ئێستا قسە لەسەر یەکریزی دەکرێت بەرامبەر بە کۆبانێ قسە لەسەر یەکریزی دەکرێت بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان و ئەوەی کە تایبەتە بە ناردنی هێزی پێشمەرگە بە ڕۆژئاوا دەوترێت ئەمە ڕووداوێکی مێژوویە بۆ پێی کە یەکەم جارە هێزێکی باشووری کوردستان بە خاکی باکوورەوە بچێ بۆ ڕۆژئاوای کوردستان ئەم یەکریزەیە کە قسەی لەسەر دەکرێت دەبێت چۆن ڕنگ بداتەوە لە هەموو ئاستەکان بە شێوەیەک لە شێوەکان کە ئێمە لە بەردەم ناردنی هێزی پێشمەرگەین بە چەکەوە بۆ کۆبانێ بۆ شەڕکردن لەگەڵ چەکدارانی ڕێکخراوی داعش و ئەم پرسەی کە دێتە پێشەوە کە پەیوەندی بە شەڕی چەکداریەوە هەیە دەبێت چۆن قسەی لەسەر بکرێ ئەو یەک ریزەیە کە ئێستا هەموو لایەنەکان قسەی لەسەر دەکەن دەبێت چۆن ڕنگ بداتەوە چیتر کۆتایی بەو لێدوانە دژبەیەکانە بهێنرێت چۆن کار بۆ ئەمانە بکرێت ئەمە بۆچوونەکانی ئێوە وەردەگرین سەبارەت بەم تەوەرە لە فیسبوک و بەناونیشانی facebook.com/nariatv بۆچوونەکانتان دەخوێنینەوە لەسەر شاشەی NRT ئەو بۆچوونانە بڵاو دەکرێنەوە هەروەها لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە ڕاستەوخۆ دەتوانن بە دەنگ و ڕەنگەوە لەگەڵماندا بەشدار بن. محەممەد لە کەرکووکەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک محەممەد ئێستا زۆر سپاس دەکەین زۆر سپاس هەموو لایەنە سیاسەکان باس لە یەکریزی دەکەن بەرامبەر بە ڕۆژئاوا تۆکو هاوڵاتیەک ئەمە چۆن دەخوێنیتەوە دەبێت چۆن ئەو یەکریزیە لەسەر ئەرزی واقع ڕنگ بداتەوە کەشبیلم بەم یەکپارچەی چوارپارچە کوسایەکی کردو زۆر کەشبیلم من ئەمە یەکەم جارە بۆ مێژوو کورد
هێزە لە هێز و گایلەکان هێزی ئاوردەکان کوردستان ئیسا کوردستان وای لێهاتوو هێزە لێرە بۆ پاراستنی هەچا پاچەی کوردستان ئەمە مێژووغە بۆ گەلی کورد دشمنان با بۆ خۆی کە بەڕاستی ئەمە مێژووغە بۆ ئەگەر من و هاوڵاتیەک منیسە خۆم هاوڵاتیەکم دیلارە مەعاشم نییە زۆر گەشتبینم بەم ڕزی و بە یەک دنیا بەڕاستی ئەمە مێژووغە بۆ گەلی کورد ئەبێ هەچا پاچەی کوردستان ئەمە مێژووغ بۆ مێژوو ئەمە ئیسپات بکەن بەڕاستی کورد یەکدەنگە کورد بەڕاستی چ کۆبانی کچەکان و کوردەکانی کۆبانی هەموو خۆش کودایکی خۆمانە ئەبێ وەکو کوردستانی خۆمان بیپارێزین زۆر دەستخۆشی بەرنامەکە دێکم. سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە سەی سادقەوە سڵاو لێبێ کاک محەممەد. علیکم سلام بەخێر بەخۆ. زۆر سپاس فەرموو کاک محەممەد. وەڵایی ئەگەر حتا هێزێ ئەگەر گین یەکریز نەبێت لە هەرێمی کوردستان بێتەنا گەلی کورد دەر. کاک محەممەد سپاس دەکەم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بەڵێ بەسەر چاو چاوت خۆش بێ. وەڵی ئەو هێزێک ئەنێرێ بۆ کۆبانی و حەق نییە بنێرێ بۆ کۆبانی لەبەرەوەی هێزی پێشمەرگە ناوچەکانی خۆمانی پێ جارێکان پەتاوازی پێ کۆنترۆلەکرێت جا بیشی نێرم بۆ کۆبانی هیچ بەرگرێکی پێ ناکرێت بۆی هەر یەکەکە لەوێ بێ باشترە بۆ کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سێ سادقەوە چەتۆ لەگەڵماندایە لە دهۆکەوە ئەم کاتت باش. باشی برا زۆر سپاس کاک چەتۆ. ئەم حەزین هەمی حەزب لە بیت و چ جارە ئاڵای کوردستانی نەجەمیەوە و هەر کەسێک حەزبێک هەبتن و پێیج بێتن و چێنابێت کەس بەسی لە ئەو حەزبانە بکە و بەداخەوە پەیوەندێکی کاک چەتۆ بشڕا شکار لە کەرکووکەوە سڵاو لێبێ کاک شکار. ئەم کاتە باش هەموو کاتێکت باش. خۆشی بەرنامەکە لێکم کاک سپاس دەکەین کاک شکار فەرموو. وەڵی سەبارەت بە تەوەرەکەی جەنابێت بەڵێ سەبارەت بە یەکریزی من ڕێی خۆم وایە خۆزگە وانە وایە ینی هەندێک لە یەکریزیەکان بەسە نابووی ئەیلامە لە پێشای ڕاگەاندە بەڵام لە دیوی ترەوە بەم شێوەیە نییە لە واقع داوانیە ینی من خۆم دەڵێم یەکەم کە بەدا ئاگەشن بۆی کە ینی هەموو لایەنەکان یەک قسە ناکەن. بۆ نمونە بەرامبەر بە چ پرسێک بەرامبەر بە کۆبانەیە قسە ناکەن بەرامبەر بە کۆبانێ تا ڕادەیەک یەک قساکەن بەڵام بەرامبەر بە پێشمەرگە ئێمە تاکەی پێشمەرگەی پێگیری پارتیمانەوێ ئاخە تاکەی یاخن من خۆم پێشمەرگەم پێشمەرگەی ئەم وڵاتە باسە لەلایەنی حیزبێکەوە نێدراوە بۆ وەزارەتی پێشمەرگە بەڵام ئەبێ زیاتری من نیشتیمانە نەبیکەنەوە نای حیزبیانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەرخۆدان لە دینارتەوە ئەم کاتت باش. سەوانی کاکشۆن گەلێک سپاس. ئەس کوردم کوردستانیمە بەرخۆدانێ ڤی وڵاتیمە نا ئیدێ یەکێتی و پارتیمە نە مرۆڤ پەرستێ کەسێکیمە وەڵا تۆرێزێ ڤی وڵاتیمە دیف ڕێبازە شێخ مەحموودێ حەفیدیمە دیف ڕێبازە شێخ سەعیدێ پیرانێ سێدارەداییمە دیف ڕێبازە دکتۆر قاسم لوێ تیرۆر کریمە ئەس کوردێ ڤی وڵاتیمە نە ئێگەتیمە و نە پارتیمە و نە ئاپوکیمە بەرخۆدان بەڵێ دیف ڕێبازە کوردایەتیمە نە مرۆڤ پەرستێ کەسێکیمە خوزی کوردان مرۆڤ نەپەرستبانە خودایەکە و نە حەوزەی بەندانە چونکی خودێ لە هەموو ئەلدانە تجاران هەوارە خۆ نەبەنە بەر بەندانە بەلێ بلۆ کورد بزانن دژمنێ کوردان ترک و عەرەب و پرسانە خودایە تۆل کوردان بکەیە یەک فەرمانە چونکی دژمنێ مەل هەموو ئەلدانە یا ربی خودت تو هەوارە مە کوردانە. بەرخۆدان تەمەنێتە ئەمرێتە چەندە؟ 13 چەند؟ 13 5
سێزدە سیانزە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. نەسرین لە سلێمانیەوە. ئەلو سڵاو لێ بێ خات و نەسرین. ئەم کاتت بەس زۆر سپاس هەموو کاتێکت باش. زۆر سپاس دەکەم دەستخۆشی و بەرنامەی لێکم. زۆر سپاس دەکەم. کاک شوان ئێستا ئێمە خۆمان لەناو خۆمانە شەڕمانە یعنی داز لە سەرمانە چۆن پێشمەرگە ئەنێرن بۆ وڵاتێکی کە پێشمەرگە لێرە هەمووی کوژراعی بن ئەوەی ماوەبی بن لێ بە کوشتیدەن. بەڵام مەترسی لەسەر کۆبانێ و لەسەر ڕۆژئاوا مەترسیەک نییە بۆ کورد بە تایبەتی باشووری کوردستانیش. یعنی قسەیەک هەیە بۆی کە لە هەر شوێنێک داعش لاواز بکرێت لە شوێنەکانی تردا لاواز دەبێت. ئەم قسەیە وایە نەسرین خان، ینی پێت وایە پێویست ناکات هێزی پێشمەرگە بنێ دێ بۆ کۆبانێ؟ نا سلاحی بۆ بنێرن، شتی بۆ پیشەکی بۆ بنێرن، سلاحی بۆ بنێرن، داو دەرمانی بۆ بنێرن، نەک پێشمەرگەی بۆ بنێرن. پێشمەرگە خۆی لێرە داماوە، لێرە هەمووی نیوەی کوژرا بە قورعان نیوەی کوژرا. ئێستا ئەو قلەقلەی ماری سەیبن لێ بە کوشتێدەن. باشە ئەوەی سپاس بۆ پەیوەندەکەت بەرەزان ئەوەی کە تایبەتە بە جگە لە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ، ئەوەی کە تایبەتە بە هەڵوێستی هەموو حزبەکان، هەموو لایەنە سیاسەکان هەڵوێستیان و تێڕوانینیان بۆ ڕووداوەکانی کۆبانێ و بەگشتی بۆ ڕۆژئاوای کوردستان ئەو یەک خەتابی یەک ڕێزەی کە ئێستا قسەی لەسەر دەکرێت تا چەند گرنگەوە دەبێت چۆن بێت. بۆ نمونە لە ناردنی چەکدا جۆرێک لە لێدوانی دژبەیەک هەبوو لە ناردنی هێزی پێشمەرگەشدا ئەمە چی بکرێت بۆی دووبارە نەکرێتەوە بۆ شێوەیە. ئەگەر یەک ڕیزێکە هەیەوە خۆیان دەڵێن دەبێت چی بکرێت کە ئەو لێدوانە دژبەیەکانە نەبن بەوەی کە هێزی چ لایەنێک دەڕواوە تا ئێستا ئەوەیە کە هێزێکی هاوبەش یاخود هێزێکی وەزارەتی پێشمەرگە دەچێتە ئەوێ، بەڵام گەرنتی لایەنەکان چییە بۆ ئەوەی کە دیسان لێدوانی دژبەیەک و لێدوانی جۆراجۆر نەبێت لەبارەی ئەوەی کە هێزی حزبی نەبن. حامد لەگەڵماندایە لە شارە زۆرەوە. سڵاو لێبێ کاک حامید. ئەم سڵاو لە بەڕێز ئەزیزەکەی من کەس نییە لە کوردستانە پێخۆشحاڵ نەبێ کە لە هەر یا خزمەتی هەر پارچەی کوردستان بکرێ بە تایبەتی کۆبانی. بەس من ڕێیەکم هەیە زاین سێ عەزیز جەنابەکەم، هەر مەسئولین و قیادەکانی کورد ئەوانەی کە ئێستا شەڕە ئیعلامە لە بینیانە وە شەڕە قسەیە لە بینیانە کە یەک ڕیز نین، با بێن هەر سەرکردەیەک و ئەو بەرپرسانەی کوردستان با یەکی خۆیان ڕەکانیان و براکانیان با سوپایەک دروستکەن لە چەند سەگدارێک بۆ هەر کوری فەقیرەکە بچێتە بەرەی جەنگ لە هەموو جێگایەکدا. کوان ئەوانەی کە ئێستا لە بەرەکەی جەنگدان کێن، کوان بەرپرسانی فەوز و زەرد و شین و هەمووی، بەس کوری فەقیرەکە نەبێ کەسی دیایە کەس شەهید بووە لەم ڕێگا تا ئێستا لە بیدایەتی دروستبوونی کوردستانەوە چ کوڕێکیان چووە بەرەکانی جەنگ، چ سەرکردەیەکی بینی لێوە بێت یارمەتیش ماڵ مناڵی کۆبانی و ئاوارانی کوردستان بە ئەمانە دەسڵاتێکن. سپاس کاک حامید. سەباح لە زاخۆوە. ئەم کاتت باش کاک سەباح. کاک سەباح ئەمە 4 ساعت ئەستا خەفیە هی بۆچی گە بۆ عاڵەمێنەدەم براو ببوورە کاک سەباح. بەداخەوە کاک سەباح ئەوەی کە تێگەشتم دەڵێت زۆر لەسەر هێڵماوەتەوە ئێمە تەنها پەیوەندی بەوە هەیە کە بەشداربووی تر هەیە. کاک سەباح ئێمە داوای لێبوردن دەکەین کەسێک پەیوەندی دەکات دەبێت چاوەڕێ کات بەشداربووەکەی تر کۆتایی بە قسەکانی بێن یاخود کاتەکەی تەواو بێت ئێمە پەیوەندی جەنابەت وەردەگرین. ئەگەر بتوانین پەیوەندی بکەیتەوە خۆشحاڵ دەبین. عەزیز لە دهۆکەوە ئەم کاتت باش. کاک عەزیزەم کاتت باش. بەداخەوە پەیوەندەکەی پچڕا. عەبدولکەریم لە شارە زوورەوە. سڵاوت لێبێ کاک عەبدولکەریم. بەداخەوە پەیوەندی ئەویش بشڕا. سەبارەت بە کۆمنتەکانی فەیسبوک ئالان ڕەباتی نووسیوێتی گرنگی یەکڕیزی لە سیاسەکانی کورد ئەوە دەگەیەنێت کە کورد یەکڕیزن بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان. هۆشمەند لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئەم کاتێک باش کاکشمان شۆنی برابر. سپاس دەکەین کاک هۆشمەند. وڵا سەبارەت بە یەکڕێزی کاکشمان وازان مەمە خواستی هەموو تاکێکی ئەم وڵاتی ئێمەیە بۆ جیرۆدەی تا ئێستا ژیرۆدەی ئەم وڵاتە بەدەست ئەو ناتەبای و نایەکڕێزیەوەیە کە کەسمان هیوای بۆ ناخوازین. سەبارەت بە حامیدیش دیارە وڵا حەزەکەم ڕێتێکی بدەمەوە بەڕێزە نازانم نە تەماشای تەلەڤیزیۆن دەکا یان ئاگای لە دنیا نییە
تەحەدا دەکەم لە یەکەم ڕۆژی شەڕەوە کوڕی مەسعود بارزانی کوڕەزای مەسعود بارزانی برازای مەسعود بارزانی خوشکەزای مەسعود بارزانی ئامۆزای مەسعود بارزانی بنەماڵی مەلا مستەفا پاشی یەکە لەسەری ڕەشانە ماوە لە جەبهەی ڕەبیعە و سەدی مووسڵ و باشە منتیقەی زمان کاک و گۆشمەند شێخانە. با یعنی لەسەر تەوەرەکە بەڕاستی قسە بکەین زۆر لەسەر تەوەرەکە پەیامەکەت تێگەیشتی لەسەر تەوەرەکە ئەو یەکڕێزیی کە باز دەکرێت ئێستا ئێمە لە بەردەم واقعەکدان لە چاوەڕوانی ئەوەداین کە هێزی پێشمەرگە دەچنە کۆبانێ ئەم یەکڕێزیی کە باز دەکرێت دەبێت چۆن ڕنگ بداتەوە و لە واقعدا ببینرێت لە ناردنی هێزی پێشمەرگە شوان بمانێ و نەمانێ ئێمە دوو هێزی جیاوازمان هەیە ئێمە پارتین ئەوان یەکێتین دوو یەکەی پشتیوانیمان هەیە بعد لە ناردنی هێزی کەم هێزێکی کەمی شەکی قورس ئەسناد یەکەی پشتیوانی پێ دەڵێن قەیچێکە کاکە با 100 کەسی یەکێتی بێ 100 کەسی پارتی بێ ڕێک بکەون لە بینی خۆیانە ئەو هەروە کراوە کاکە شەڕی ئێران و عێراقیمانە کرد هەر یەکێتی پارتی هەر بەیەکەوە نەبوونە با بینێرن و تەبا بە تەبایی بچنە ئەو بەرە جەنگە و ببنە هێزێک و پاڵپشتێکی زیاتر و باخ کورد ومێدیان پێ ببەخش ینی ومێد بکاکە هێزێک هەیە لە هەر سوار پاچەکە دیفاع دەکات لەم خاکە قەیچێکە با یەک بگرن کاکە وەڵام من عەمید فڵان کەسم ناوێرم ئەبێ عەمید فڵان کەس بنێری بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە دارین ئەربیل نووسیوێتی شەڕی فەیسبووک و ڕاگەاندن بەڵگەیە لەسەر نەبوونی یەکڕیزی هۆشمەند لە هەولێرەوە باشی بەڕێزم سپاس کا گۆشمەند دەستخۆشی تەوەرەکە و لێکم زۆر سپاس دەکەین فەرموو من وەکو پێشمەرگەیەک شانازی پێوە کە مەگەر هەر تاکێکی کورد هەر پێشمەرگەیەکی کورد بڕا بۆ کۆبانێ شکەی لەبەرەوەی ئێمە هەمومان کوردی وانە ئەگەر هەر شتێکیش بێ سبێ ڕۆژ لە هەولێر بێ لە سلێمانی بێ ئەوانی ئامادەن بێن بۆ ئێرە وایە ئەلو گوێم لێتە کا گۆشمەند کاک شوانگیان چکەی بۆ یەکاڵێ یەک ڕێزی ماڵی کورد ئەبێ ئەمە بیپارێزین ئەی بۆچی شەڕ بوو لە ڕەبیعە بۆچی شەڕ بوو لە ڕەبیعە لە شەنگال یەپەگە هاو پەکەکەی وتی منیشیم ئەی بۆچی ئێمە ئامادە نەبین بنەڕێین بەڵێ ئەیوانە ئەبێ ئەمە وەکو پێشمەرگەیەک ئامادەم بڕۆم بەڵێ سپاس بۆ کا گۆشمەند لە هەولێرەوە هێدی کەریم نووسیوێتی یەکبوونی لایەنەکانی باشوور یەکبوونی چوارپارچەی کوردستانە یەکڕێزی کورد پاراستنی خاکی کوردستانە لە دەست دوژمن بەختیار سۆفی دەڵێت هەتا نەوت و تیجارەت و پۆست هەبێت یەکڕێزی دروست نابێت داناخۆرچی نووسیوێتی دەبێت هەموو حەزبەکان یەکگرتوو بن بەرامبەر بە پرسی کۆبانێ حەمید لە هەولێرەوەم کاتت باش ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین کاک یارە تەوەرەکە تەوەرێکی زۆر باش و بەڕاستی هەستیاریشە دەستخۆشی دەکەم سپاس دەکەم سەبارەت بە تەوەری بەرنامەکەت بەڕاستی وەک دەڵێن هۆکار دەرەنجامە مریشێک هێرکە بەرهەمدێنێ بەڵام هەموو هێرکانیش نابێ بخێنە سەبەتەیەکەوە ئەوە وەکو نووسەر و ڕووناکبیرانی خەڵەن دەڵێن بەڕاستی بۆ پەکە و بۆ پێدەش هەر دەبێت ئاوا بکەن یعنی دەبێت ئەزمونمان لە دەرسەکانی ڕابردوو وەرگرت بێت هەر هیوادارم ئەمە هەنگاوی دواتری بە دوادا بێ نزیک بنەوە لە تورکیاوە پرۆسەی ئاشتی پرۆسەی چارەسەری نەکاتە بێچارەی و هەروەها ئازادکردنی بەڕێز ئاپۆ بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانی بە دوادا بێت یعنی دەبێت علاقاتەکانی خۆیان ڕێکخەنەوە هەر لەسەر بنەمای خودی کە بەڕێز ئۆجەلان دەڵێ لەو کاتە من بڕوا بە دۆستایەتی هەبوو بەڵام دۆستەکانم خیانەتیان لێ دەکردم ئەو کاتە چاوبەستنەوە بۆ دەرکرد بۆ چاوبەستنەوە و خیانەتم بۆ دەرکەوت کە توفێرەکە خۆی چێشا بە تارەکە کە منیان دەبر بۆ کینیا هیوادارم پند و ئەزمون سپاس بۆ پەیوەندەکەت سابر لەگەڵماندایە لە مەخمورەوە ئەم کاتت باش ئەم کاتت باش کاکشوان سپاس کاک سابر کاکشوان ئەوە ڕاستی بی یەپەگە و پەیەکە لە سنووری کەرکووک و مەخمور و شەنگال هەڵوی قسێکی تەواویان هەبوو سەبارەت بە بەرامبەر شەڕی داعش ئێمەش وەکو هەموو لایەنە سیاسەکانی کوردستان بە تایبەتی هەموو تاکێکی کورد دەبی هەڵوی قسێش بەرامبەر بە کۆبانی هەبێ لەبەر ئەوەی ئەوان بەڕاستی دروستن برێونەرەی کۆبانی لەسەر سنوورێکی زۆر گرنگە کۆبانی بگیرێ بەڕاستی کاریگەری خراپی لەسەر کوردستان دەبی ئەوان ئێستاکە برێونەرەی لە سنووری مەخمور داعش ماوە بەڵام زۆر بێزن
لە کۆبانی ئەوان هێشتەکانێتەوە فرکشتەوە بۆ سەر کۆبانی بەڕاستی هەمومان دەبی پێمان خۆش بۆ پێشمەرگە بچی بۆ کۆبانی نەک لایەنێک سیاسی بێ وڵات پێشمەرگە من چۆ یان من چەکم ناردو بەڕاستی عیبە نابی ئەمە وا بڵێن. بەڵێ کاک سابر سپاس بۆ پەیوەندەکەت لە فێسبوکەوە ڕەوەند شەفیق نووسیوێتی پێویستە لە هەموو پرسەکاندا جۆرێک لە یەکڕێزی هەبێت لە نێوان لایەنەکاندا سەرباری بوونی ڕێی جیاواز بۆ زیاتر بەرەو پێشچوونی دۆزی گەلی کورد. تاها لە پێنجێنەوە ئەم کاتت باش. کاکشوانم کاتە باش باشی. سپاس دەکەین کاک تاها. کۆمەڵ لەسەرکردە و سەرۆکەوەیە کە هەموو کاتێک پێش ئەوەی بیر لە بەرژەوەندی گەل بکەنەوە بەرژەوەندی خۆیانیانەوێت بەرژەوەندی تاکیان لە پێش بەرژەوەندی حیزبەوەیە هەروەها بەرژەوەندی حیزبیان لە پێش بەرژەوەندی گەلەوەیە دا هەر کاتێک سیستەمە لا بدەن ئەوە لاوانەیە بتوان هێزێکی ڕێز و یەکسان پێ بهێنن بەڵام ئەوان تا بۆ شێوەیە بن قەت چاوەڕێی یەکڕێزی و یەکلایی لە کوردستان مەکەن دەست خۆش زۆرسە. سپاس بۆ کاک تاها لە پێنجێنەوە. ڕامیار لە کەلارەوە ئەم کاتت باش کاک ڕامیار. چاوانی بەڕێزی وەڵی سەبار بەخەوەرەکە بەڵێ دەستخۆشیت لەکەم چونکە هەتاکی ئێمە ئەبێت چاو لە یەپەکە و هەپەکە بکەین بە تایبەتی کورد چونکە ئێمە هەمومان کوردی نابێت بڵێن حزبی یەکێتی و پارتی و گۆڕان ئێمە ئەبێ شەڕ بکەنە سەر خاکی خۆمان یەکڕێزی ناو ماڵی کورد گرنگە بۆ هەر هەمومان هینی داوایش ئەوەی کەم کە هەموو پێشمەرگەی هەموو کەسێک لای خۆیەوە ئامادە بێ بڕۆ بۆ کۆبانی ئیتر وەکو من ئامادەم بەدڵ و بەگیان بە خوێن شەڕ لەسەر ئەم خاکە بکەم ئیتر کورد بەس کورد بێت مشکلەم نییە ڕۆژ ئاوا بێ ڕۆژهەڵات بێ باکوور بێ یا باشوور بێت مەسەبارەت بە نەوتیش ئەمان نەوتیان لێ ڕنگ بۆیە کە ئەوش ئاوا هاربوونا داعش هەموو ئەسلحەیەکی پێیە دەستخۆشی بەرنامەتان یەکەم هیوادارم یەکڕێزی ناوماڵی کورد بێتە هەوێنی هەر تاقەری کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک ڕامیار لە کەلارەوە. ڕاستی لە کۆیەوە سڵاوت لێبێ کاک ڕاستی. باش کاکشوان سپاس کاک ڕاستی سپاس دەکەم فەرموو. کاکشوان قەولوانە بۆ بەرپرسانە دیامگری ئەمەگە یەکێک بچێ یەکەم کەسین بۆ کۆبانێ بەڵێ خوا ئەوەی دەبین ڕەتیرۆ دەبین بەڵام وەختیان هەیەگوری ئێمە یەکەم کەسین ئێمە دەچینە کۆبانێ. باشە کاک ڕاستی تۆ ئەو یەکڕێزیەی کە باز دەکرێت وەکو هاوڵاتیەکی کورد ئەو یەکڕێزیە دەبینیت بەرامبەر بە کۆبانەی ڕۆژاوای کوردستان؟ نەخێر کاکشوان من لەو زوان سیپە بەغدا لە کەرکووکە و سیچمە لەیلان شوڕایکینەوە ئەوە قادر کەرەم هەموو ئاڵای کەسکە هەموو ئاڵای یەکێتی لێداوە ڕەبایەکە. باشە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان بەرامبەر بە کۆبانەیە کاک ڕاستی بەبێ ناوهێنانی حەزبێکی دیاریکراو هەموو حەزبەکان یەکدەنگن یەکڕیزن بەرامبەر بە کۆبانێ؟ نەخێر ئاوەڵای ڕیز نین. ئەی بۆ دەوتێ بڕیارەکەی پەرلەمان کە دەرچوو هەموو لایەنەکان لە پەرلەماندان هەمویان ڕازی بوون بڕیارەکەی پەرلەمان خۆی بۆ خۆی یەکڕیزی پیشان دەدات ئەی بۆ ئەمە دەوترێ؟ کاکە ئێستا کاکشوان دەزانین ئێستا یەکێتی لێرێ یەکەی پارتی گزەریە دەبێت 50 لەگەرم بکەی ئیتیفاقی ئیستراتیژی دەبێن یەکەوە تازە بەتەمایە ئیتیفاقی ئیستراتیژی بکە و حیزبەکانی بەلانێ. بەڵێ سپاس بۆ کاک ڕاستی لە کۆیەوە. شۆڕش لە سلێمانیەوە لەگەڵماندا ئەم کاتت باش کاک شۆڕش. کاتە باش بەڕێزم. سپاس کاک شۆڕش. سەبارەت بە ناردنی هێز بۆ کوبانی من لێرەوە داوا لە وەزارەتی پێشمەرگەکەم ئەم هێزش نەکەن بە مەسەلەی چەکەکان دوای هەر حیزبێکی کابی بەی خۆی بڵێ هی من بوو ئەو بڵێ هی من بوو ئێستاش ئێمە نابێن چەکەکانی کێ بوو نێردا ئەکێڵە هی کۆیت وەکێڵە هی ئێران وەکێڵە هی تورکیا کەس نازێن ئەمەش نەکەن بە مەسەلەی چەکەکان داوا لە وەزارەتی پێشمەرگەکەم کەسێک بنێرێ بۆ کوبانی کە لە کوردستانە 50 حیمایە بەدوایەوە نەبێ کەسێک بنێرێکەوە کەسێکی پاک بێت لە کوردستانە خۆشەویست بێ لای خەڵک کەسێک نەنێرێ شەو بەناو لە جەبهەکانە بێ و شەو بگەڕێتەوە لە فێلاکانە ڕابێرێ ئێمە ئەزانین ئەوانە بەناوی ئەچن لە تەلەڤیزیۆنەکانە یان بینین و شەوانەیە خۆ بۆ سلێمانی
هیوادارم کەسێک بنێرێکەوە هەمۆرکی هیچ حیزبێکی پێوە دیار نەبێت بۆ ئەوەی ئەمە بۆ کووردا بۆ یەکڕێزی کووردا نەبێت دوای نەبێ بە شەڕە ڕاگەاندن و شەڕە قسە لە بەینانە. من ئەوە لە وەزارەتی پێشمەرگە خوازمەوە تۆ سپاسانەکەم. سپاس بۆ کاک شۆڕش. جەمال لەگەڵماندایە لە گەرمیانەوە لە باوەنورەوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک جەمال. سپاس کاک جەمال هەموو کاتێکت باش. باشی کاکشوان من یەکڕێزی کورد تا ئەم دەقە بە یەک کۆ نابینم. کاکشوان بەڵێ بەس ئەگەر فرسەتم دێکە زیاتر قسە بکەم مەزانی کاکە گیان ئێمە خاوەنی دوو حزبی سیاسین کە چەک و پارە لە ژێر دەستیانە تا ماوەیە پێش دیسا لە ناوچەی زەردووە جایەتی هێزی کوبانیە کریات یەکەیشتی ئێساکە بۆ مەرامی سیاسی خۆیان نەمانەوە کە ناڵێن ئێمە لە تەکیانەوەن تۆ وەرە لە 25 ساڵە حکومەکەی لە هەرێمی کوردستانە نەتوانیە خەڵە خۆت ڕازیکەی لە کاتی حملە هەڵبژاردنە ئەبێ پارە و ئەبێ عەرز دەیتە خەڵە خۆت ڕازیکەی دەنگەدەی ئەمە یەک دووهەم لەمە ئەم بەرپرسانی یەکێتی پارتی ئەڕۆنەوت لە داعاشە سێن و ساران پێشڕۆشنەوەمانە ئەمە مەکەی قانونی یاسایە ئەمە براکە مەمانە بەس بۆ دەسڵاتی خۆیان واکەن ئەمە یەک دووهەم ئەمریکاش لەرگەڵ کوردیە بڕە فەرموو دوێنێ بەرپرسێکی لیوایە گەڵێ بە چای خۆم بینیمە چەک و تەقەمەنیان بۆ داعش خستێتە خوارەوە ئەو ئەڵێ وەڵام من هەڵم کردە ئەمریکا. سپاس بۆ پەیوەندەکەت. شڤان لە زاخۆوە ئەم کاتت باش کاک شڤان. ئەم کاتت باش برا چۆنی باشی؟ سپاس کاک شڤان فەرموو. برا ڕاستی ئەم گەلێکی خۆشتان ڕاستی ئەڤروکە پێشمەرگی مە چووی کوبانە. بەڵێ کاک شڤان. برا ڕاستی مە گەلێک پێ خۆشە ئەڤروکە پێشمەرگی مە سەرفەرازی بە بچت بۆ کوبانە و هەروەسا یعنی ئەو ژی بولای مە هاتن وەکو داخوازی آمد جهینات ئەو ژی وانجی خوا حاضر گەر بۆ شنگاری کاچا ئەو ئامادەنە وسا گەشتین شنگاری وەس ئەژی ئامادەنە بۆنا و ڕەحی خوا جانی خوا گوری کوردا بکەن. سپاس بۆ کاک شڤانە زاخۆ بەڕێزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان. دووبارە سڵاتانەوێ بەڕێزان تەوەری ئەمڕۆی پرۆگرامی مایکی خەڵک تایبەتە بەو یەک ڕێزەیە کە ئێستا هەموو لایەنە سیاسەکان باسی دەکەن قسەی لەسەر دەکەن بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی بەرامبەر بە ڕووداوەکانی ئێستای کۆبانێ. مامە خەمە لەگەڵماندایە لە سلێمانی ئەوەم کاتت باش. ئەم کاتە باش کاکشوانکان زۆر سپاس دەکەین فەرموو. ئێمە وەک میراتی بەشکراین بەسەر حیزب و عەشیرەتەکانە. من چاوی مناڵێکیش ماچەکەم کە بە هوتا پێکەڵێستی کوردانەی دەربڕێ. پێشمەرگە ئەبێ پارێزەری هەموو کورد و خاکی کوردستان بێت نەک چەکداری حیزب و بنەماڵە و بەرپرسەکان بێ. ئەرکی هەمومانە پێشمەرگانە شەڕڤانانە ئامادەی فیداگاری و بەرگری بین. یەکڕێزی هەر بە ڕاگەاندن نابێ بە پەروەردەکردن دەبێ بە واسێنان دەبێت لە زەلحیزبی لە خۆنواندن و خۆبادان. ئێمە گەر ڕێگەش نەبێ بچین بۆ کۆبانێ ئەتوانین شنگال و شوێنەکانی تری هاوسنووری کوردانی ڕۆژاوە ڕزگار بکەین لە داعش و هاوکارەکانیان. ئەوسا پێویست بە تورکیا ناکات ئێمە پەنای بۆ ببین و ئەو بە مەرامی گڵاوی خۆی بەکارمان بێنێ. من ئەتەسم بە پلانێکی شاراوەی تورکیا یانێکە لە حیزبەکان ئەو برا پێشمەرگانە بە بیانووی جۆرا جۆر شکست بە براکانمان لەوێ بێن و داعشی جانەوەر سەرکەوێت. بەڵام من گەشببینم ئەو برا پێشمەرگانە وانەی کوردانە لەوێ بە جۆرێ فێرە بن کەواز لە حیزبایەتی بێن و هەر نێنەوە و ببنە گەریلا و شەڕبانی پەروەردەکراوی کوردایەتی و پێشمەرگە بکردنەوە بۆ مارکە پیرۆزە نیشتیمانەکەی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. دیلان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک دیلان. ئەم کاتەوە باش کاشوانگیان. سپاس دەکەم فەرموو. بێوەرگی کاشوانگیان سەبارەت بە تەوەرەکەت دەستخۆشی و بەرنامە جوانت لێ یەکەم. سپاس دەکەم کاک دیلان. سەبارەت بە بوونی هێزەکانی پێشمەرگە کەوا لێ ئەچێ بۆ کوبانی من داوا لە وەزارەتی پێشمەرگە ئەکەم هیوادارم نەیکاتە وەزارەتەکانی کە هەر سەر بە حیزبێکی کە بینێریە. بەڵێ بەداخەوە پەیوەندیەکەی کاک دیلان بچرا. جەواد لە عەربەتەوە سڵاو لێبێ. سڵاو لێژم کاتتان باش. سپاس کاک جەواد هەموو کاتێکت باش. بەڕێزی خۆشبی سەلامت. کاکە جامە ئەمە لەسەر یەکڕێزی ناوخۆی ماڵی کورد ئێستای باشووری کوردستان قسە بکەم. بەڵێ لەم کاتەدا هیچ یەکڕێزیەک نابینرێ. ئەم کۆبوونەوەی پەرلەمانەش بۆ بڕیادان لە نردنی هێزی پێشمەرگە بۆ ئەوێ
پەردەبۆشێ کراوە بەڵام هەموو خەڵک کەس بۆ پەردەبۆشە ناکەوە ئەمە یەک ڕێژی لایەنەکان ناگەێنێ لەبەرەوەی ئەبینین دوو جەمسەرەکەی باشوور یەکەتی و پارتین لە دوو لاوە سیاسەت دەکەن سیاسەتەکانی ئەمان دیارە ێژی یەکان ڕۆ ئێرانێکان ڕۆ تووچە بەڵام کامیان باشترە ئەمان بابەتێکی ترە پێویست ناغێمە قسەی لەسەرکەین دیارە ئەوەی ئەولاتر باشتر ئەمەی کە پەیوەندی بە ڕۆژاوای کوردستان سیاسەتێکی شکست خواردووە و بەرنامە بۆ دارەشکراوە بۆ ئیفیچکردنی دۆزی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەی نردنی هێزی پێشمەرگە کە بڕیارێک بوو لە پەرلەمانەوە دەرکرا ئەمە ئاماژەیەک نییە بۆ یەک ریزیکە وەک هەندێک لەلایەنەکان دەڵێن نەخێر ئەمە پەیوەندی بە یەکریزیۆنە لەبەرەوەی سەرۆکی هەرێم احتیاجی ئەمەی کردووە داواکاری ئەمەی کردووە ئەمیش دوای ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردوغان ڕەزامەندی فەرموو بۆ ئەمە یعنی بە ڕێنمایی ڕەجەب تەیب ئەردوغان ئەمە کراوە بۆیە ناردنی هێزی پێشمەرگە گرنگ نییە لەم کاتتا ئەوەنەی هاوکاری مرۆیی و عسکەری گرنگە لەبەرەوەی ئەمان چەکی قورسیان پێویستە نەوەکو 150 پێشمەرگە 150 پێشمەرگەیان پێویست نییە بۆی هێ لە داهاتوە ئەم 150 پێشمەرگەیە بەغەڵەت بەکاربێنرێ بەرامبەر ئەوەکو شەڕی ناوخۆ چیاڵێ ئەمانە کێن ئەم کەسە بەڵێ سپاس کاک جەواد کەیوان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک شوانگیا ماشین سپاس کاک کەیوان کاک شوانگیا وەکو پێشمەرگەیەکەڵم پێشەوەی سەرۆکی هەرێم و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان و وەزیری پێشمەرگە و مانە هێز بۆکو بارێمێرم بیەکیان لە ژیانی پێشمەرگە کردایەتەوە پێشمەرگەی لە بەرەگانی سەرڕاتەوە 6,000 پێوە ئاخر پێشمەرگێت چۆنە نێری بۆ کوپانێ داوا ساڵە مسلیمە خۆی داوای چەک و تفاقی کردو نەگەوەی داوای هێزی کردبێ هەزاران جار پێشمەرگە لەم کەناڵانەوە داوای ئەوە کە موچەکان بۆ زاگەی بەڵام ئەم بەرپرسانە ئێمە هیچ ڕێزێکی هیچ نازان شتێکیان بۆ پێشمەرگە نییە لەم کاتە سام قەیرانە هەیە ئەگەر خۆ هەش نەبێ بۆ ساڵی دارایەت وانێ هەموو مانگی موچی وەزارەتی پێشمەرگە باوکە موچەکان دوانەکەن پێشمەرگە بە 500,000 دینار چی گاگاک شوانگیان بەڵێ سپاس بۆ کاکەیوان هەردی لە کەلارەوە ئەم کاتت باش کاگەردی کاکەم کاتۆ باش هەموو کاتێکت باش سپاس دەکەم دەستخۆشی بەرنامە یەکەم سپاس دەکەین کاک هەردی دەربارەی هێزی پێشمەرگە بۆ کوبانی من بەڕای من وایە هێزی پێشمەرگەتی بۆ کوبانی بۆ ململانەی سیاسێتی لەلایەک لە پەرلەمانەوە پێشمەرگە چەندێکە لە پەرلەمانەوەڵی 200,000 دیاوەکە ئەم 200,000 بۆ دەرماڵی پێشمەرگە تا ئیسا هەرزیان نەکراوە چاوەڕێی دواتر هێزی پێشمەرگە چێ بۆ کوبانی هێزی پێشمەرگە لای کەمەکەی 40 شەو مەعاشی وەرنەگرتووە 500,000 ئەچێ بۆ کوبانی دومار لای کەمەکەی 250,000 پێویستە بەس لەگەڵ خۆیان بیوە کاگەردی وەکو پێشمەرگەیەک جگە لە ناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانیە ئەوەی کە تایبەتە بە هەڵوێستی لایەنە سیاسەکان حەزبەکانی باشووری کوردستان بەرامبەر بە ڕۆژئاوا تۆ ئەو یەکڕێزیە کە قسەی لەسەر دەکرێت دەیبینیت؟ نەوەڵڵا هیچیان نابین بۆ؟ لە هەواڵەکان و لە لەینانە خۆمان جوان جوانەی بیسین وەزای چۆنە و وەزی سیاسی چۆنەوە هەمووی بۆ لایەنەکان ئەگەڕێتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە کەلارەوە عەلی لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەلی داگەشوانجان کاتێک تۆش دەستخۆش بۆ تۆوەرە جوانەکە هەڵبژاردووە بە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دیارە لەسەر تۆوەرەکەم من تیشکی یەکەم خەمە سەر ئەوەی کە زۆربەی لایەنەکان دیارە ناکۆکن لە ناو یەکە لەبەرچی لەبەر ئەوەی کە بە فەرماندەیی و بەینەکان بە ئێمە لەیسا لەم لاوە کە خۆمان بۆ خۆمان ڕێکین و پیرۆزمان بە کەسێک نەبێ فەرماندەمان هەبێت و ئیشمان بۆ بکات و کە پێشڕێمان بکە ئەگە خۆمان یەک ڕێز بین بە کوردایەتی و دەست لە ناو دەستی یەک بڕۆینە کوبانیش و جەلەولایش بوو هەر شوێنێکی تر کە شەڕکەین حیزبایەتی نەکەین زۆر لەوە باشترە بەداخەوە کۆمەڵێک ناوی لایەنی سیاسی تێرێ کە ئەیشی بینین پێشتر لایەنە سیاسەکانی تر دەمیان زۆر زۆر بوو ئەیستا زۆر کپۆ بوونەتەوە لە جێی خۆیان سامت بوونە کە ئەم مەسەلە هەیە بۆ تا ئێستا بۆ سامتن نازانم دەستخۆشیتان لێ دەکەم سپاس کاک عەلی نەوزات لە کەرکووکەوە سڵاو دەبێ کاک نەوزات سڵاو لە خۆتیش بێ زۆر سپاس دەکەین فەرموو
کاکشوان یەکرزی هەیە لە زۆکۆ یەکرزی هەیە بۆ نەوت دابەشکردن بۆ داهاتەکانی گومرەکان ناوخۆ مەسەلەن ئەو یەکرزیان هەیە ئەی بۆ کۆبانێ بۆ ڕۆژئاوا ئەوەی ڕۆژاوا ئابەدەن یەکرزی نابینی ئەسڵ ئەو پێشوانگانە زۆر زۆر خەتەرە بچنە ئەوێ بۆ ئەوان بەس ئەوە پێویستیان بە تەقەمەنیە پێویستیان بە پێشمەگەنیەکە لە پێشمەگانە ئەنێرن کە لە زەمانە بۆ مەخموڕ ڕایان کرد نەوەڵا بەس تەقەمەنیان بۆ بێن یەکرزی باشە کاک نەوزاد بەڵێ کۆبنەوەی هاوسەرۆکی پێدە ساڵح مسلیم لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبنەوەی هەموو لایەنە سیاسیەکان ڕۆژئاوای کوردستان لە دوهۆک سەردانەکەی ئەمڕۆی وەفدی ئۆپۆزیسیۆنی کوردی بۆ سلێمانی بە تایبەتی کۆبنەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئەمانە ئاماژەیەکن بۆچی؟ قەینا کاکشوانەوە ئاماژەیەکن بۆ یەکریزی بەس ئەزایی چۆن بەدەست خۆیان یەچوەمان ئیلاخاتەکان نیشتیمانی نیە ئێران و تورکیا براکە باوا چۆ قبولەکەن تو یەکریزی لێرە و لە کوردی ڕۆژاوا چۆ قبولەکەن براکەی باوخەزیەکە ئەوەی ئەمانی کە ئیلاخانیان کرد بە نیشتیمانی و نەتەوەی لەگەڵ ئێران تورکیا بەڵێ ئەتوانین ئێمە یەکریزی چون بەدەست خۆیان نیە ئەمان ئەوەی قەزەکە بەدەوان تەقەمەنی بلێرن بۆ ئەوەیە پێویستیان بە پێشمەرگە نیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان مەسمان لە سەردانەکەی ئەمڕۆی وەفدی ئەنجومەی نیشتیمانی کوردی بوو بۆ سلێمانی کۆبنەوەیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتر لەگەڵ بزوتنەوەی گۆڕان. فەریق لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک فەریق. ئەم کاتەوە بە دەستخۆشی بەرنامەکە و لێکەم. سپاس دەکەم کاک فەریق فەرموو. کاشوان ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو ئا بۆ 50 ساڵ 6 ساڵ لەمەوە پێش ئەم حیزبانەی ئێمە کۆنەقینی شاخەیەنانەتە ناو حکومڕانی هەرێمی کوردستانەوە ئەمان هەر بە کۆنەقینی سەر ئەم حکومڕانی و حیزبیاتێ پەیڕەوەکەن بۆیە ئێساش ئێمە تووشی ئەو دەردەبووین هەرڵی دەردی لەز و گرانەتایە بەڕاستی من پێم وایە کێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئەمان خوارد چونکە بێ خەڵکەوە تێ بگا هەڵبژاردن باوی نییە هەڵبژاردن نەکرێت لە کوردستانە چورکە هێز دەورە بینێ لە کوردستانە من پێم وایە کێتی نیشتیمانی کوردستان نەبێ پارتی دیموکراتی کوردستان ئەمانخوا لە کوردستانە دەستخۆشی لە کێتی نیشتیمانی کوردستانەکە بەڕاستی ئەبێ بە هەر شوێنێ بێڕێ لە هێزی پارتی و هەموو شوێنی پارتی بگرێ بعد دەسەڵاتی نێتە مەنتیقەی سلێمانی بەڕاستی. سپاس بۆ پەیوەندەکەت ئاراس لە وەرتیەوە ئەم کاتت باش ئەو کاتە باش بەڕێزم سپاس دەکەین کاک ئاراس باش سپاس فەرموو کاک ئاراس بەڵێ پێشمەرگەی بەڵێ خۆشێتەوەشی زۆر زۆر جوان دەستخۆشی پێەکەین بەڕێزم زۆر سپاس بەڵام بەنسبەت پێشمەرگە من ئێستا بەخۆ پێشمەرگەمە سە ڕۆژە مەعاشن وەرنەگرتیە کە چیەتەش ئەڵێن بۆ کۆبان بەڕێزم یعنی تاکە ئێمە چاوەڕێ ئەوە هەبکەین هەتاکە بە پرسەکانمان ئەو شێوازە بەکاردێن لەگە پێشمەرگە ئەمە شەو ئەچینە مەقەڕەکانە تاوەکو ئێستا خیوەتمان نییە بچینە ژێری هەتا ئێستا خواردنمان بۆ پێویست نییە هەتاکەی چاوەڕێ بکەین یعنی معسەف هەتا ئەو ڕادێ بڕێن بەڕاستی بێم و سەری ژیانی ئێمەی تاڵ کردیە. بەڵێ سپاس بۆ کاک ئاراس لە وەرتیەوە. محەممەد لە خەلیفانەوە ستاوت دەبێ کاک محەممەد سپاس دەکەین هەموو کاتێکت باش لە خەلیفان تا کۆبان سلااوت لێبێ زۆر سپاس دەکەین کاک محەممەد سڵاو لە جەنابیشت وڵی دەربارەی ئەو هێزەی بۆ کۆبان دەچی بەڵێ من وەکو هاوڵاتێکی کورد وەکو هاوڵاتێکی کورد لە ئەنجیلی کلمە تەنها هاوڵاتیمە لەو کوردستانی بەرام وەکو هاوڵاتیەک من یان ئەگەر قسم بڕۆ نەڕوە هاوڵاتێکم حەقی خۆیتم پێشنیار بکەم ئەو هێزە محەممەدی حازیح محمود یان قادر عەزیز سەرفەرشتی بکە لەبەرەوەی هەموو بێلایەنەکانن یعنی بە حەقیقەت هەردووشان سەرکردەی کورد بووینە داستانیان تۆمار کردیا و بێلایەن بێ مزایدە دەیکەن سەرکەوتنیش بەدەست دەینن هەر لایەنێکی بی لە بڕواینیمە سەرکەوتن بەو هێزە بەدەست بینێ و هیوادارم وەکو هاوڵاتیەک حەزبەکان یعنی ئەم قسەیەمان لێ وەرگرن. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە خەلیفانەوە. محەممەد لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئەم کاتە باش کاکشان سپاس کاک محەممەد فەرموو. کاشان من ئەمێ ڕیزی باشترینە بەس ئەڵێم مادام وایە ئەمە بەس یەکێتی پارتیە لە زەرفەکانە دەبێ مەمنون یەکێتی پارتی بن کە ئەیان پارێزن لەبەرەوەی خوێن یەکێتی پارتی ئەڕێژێ ئەگەر مەسەلە وابێ
قسەوە سێزی پارتی یەکێتی بێ کەواتە سەروەریە بۆ یەکێتی پارتی ئەمانە پارێزێ هێز گۆڕانشی تێیە لایەنەکانی کەشی تێیە بەس بەزەقی بۆ ئەو دوو حیزبە زۆر دەرئەکەوێ ئەگەر ئەو خەڵکە لێرە خۆی بە کوشتەدا ناڵێ من گۆڕانە پارێ یعنی بەس یەکێتی پارێزم بەس یەکێتی ئەپارێزم نا گۆڕانە پارێزم نە خەڵکی کوردستانە پارێزم من گاڵتەم بەم نوع قسانەیە دێمانە ئەیکەن هیچ گاڵتە زاڕێ قسێکی گاڵتە زاڕەیە بازاڕێ و هیچی ئەگەر یەکڕیزیە بێ هەر هەمویان کیانە لە ناو گۆڕانە تێتێ پێشمەرگی تێ لە ناو یەکێتیا تێدا پارتی تێ لە ئیسلامەکانی تێ ئەگە هەر ئێران و تورکیا بێ ئێران تورکیانی خەتەر و سعودیاشی تێیە ئەوەنە نییە ئەوەنە خاڵی نییە لە کوردستان بەس پارتی و بەس تورکیا و ئێران بێ قەتەر و سعودیا ئەمانەشی تێیە زۆر سپاس بوو سپاس بۆ پەیوەندەکەت دووە پەیوەندیمان لە ئاکرێوەیە کاک دلۆڤان لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک دلۆڤان سپاس دەکەم کاک دلۆڤان سپاسەتێویان بۆ بتوانێت ڕاستی زورێمی مابرا بتوانە چونکە گرم بەڕکەینە ڕێز ئێگرتنەوە یعنی لای سیاسیین کورد ڕۆژاوا گەلێکە مهمی بۆ هەر چۆر پاشین کوردستانێ چونکە ئەگەر ئەم ساکەینە یعنی مێژوو تۆریخۆ خۆ کوردستانێ یەکنەگرتنە کوردستانێ بووە ئەگەر ژنۆڤچوونە هەر مێردێکیان بۆ کوردی چونکی ئێگرتنە لایە سیاسی باشووریش تایبەتی هەکەوارگەسەکە ڕۆژهەڵاتش دێتە ئەبێت ئێگرتنە ئەبێتن و کۆنگرانەتەوەیە کورد بێتن زیترین بێتە بێتە ڕێکخستنەوە و بێتە گرێدان چونکە هەتۆن کە هەر چۆر پاشی کوردستانی ئاڵای خۆی تایبەت ئاڵای یەکگرتی نییە ئەم زاکەرە بۆ کوردی کوردستانی ئاڵایەکی جدا هەڵکەن ئەمکەنە باشووری کوردستانی ئاڵایەکی جدا تنێ ڕۆژ ئاڵا و بێت هەر چۆر پارچە ئاڵایەکە بێتن و یەکگرتنە هەر چۆر پارچە مادێت و گەلێک سپاس بدە بەڵێ سپاس بۆ کاک دلۆڤان لە ئاکرێوە بەرەزان دیارە وردەکاری زیاتر و شیکردنەوەی زیاتر و وەرگرتنی زانایە زیاتر لەبارەی سەردانەکەی ئەمڕۆی وەفدی ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا کاتژمێر 7 و 5 خۆلک ئێوە دەیبینن کە لە پرۆگرامی دیوی دووەمی هەواڵدا ئالدار خەلیل سەرۆکی وەفدی لایەنەکانی ڕۆژاوای کوردستان میوانی NRT دەبێت تا ئەو کاتە لە خۆشیدا بن.